ئاسۆی بەهار لە خوێناوی ئاوابوونە وردە وردە ئەچێتە خوار کڵپەی دوایی لە دەروونە ئەسووتێنێ بۆ شەوی تار ئەڵێی بوونی ئەم دنیایە وەکو تیشکم ئەتوێتەوە کەم شەوخی جوانی ڕووی دنیایە وەک هەناسەم ئەبڕێتەوە وەک هەناسەم ئەبڕێتەوە کام بەهار زۆر شەنگ و شۆخە کام ئاواتی دڵ قەشەنگە کام دنیا پڕ لە خۆشیە دوور لە ڕەنگی ڕەشپۆشیە ئەبڕێتەوە ئاوا ئەبێ ڕۆژی لەناو شەوە ئەبێ ئێوارەیە دنیای جوانی وەکو ساوایەکی دڵپاش بزەی مژدەی سەر لێوانی ئارامە بۆ گیانی ڕوونا منیش تەنیام لە قەتپاڵێ سەرنجم ونی ئاسۆیە دڵی پڕم وەک مناڵێ خەیاڵی وە لە شوێن تۆیە دەروم بە ئاخی ناکامی پەستە وەک سەیوانی ماتەم سرشت باوەشی ئارامی گرتۆتەوە بۆ ئەم کاتەم ئەرخەوانی گیانی پەستم دڵنیایی دڵم مەکا لە نێرگەزی بیر و هەستم هۆنراوە بۆ تۆڕێکە هەزاران یادی ڕابردوو لەناو بیرمایەن و ئەچن وەک ئەستێرەی ڕێون کردوو لە هەوری خەماون ئەبن دە ئەی ئێوارەی خۆرنشین مەڵبەندی تاسەی تەنیایی ئەی جێنزەرگەی ماتەمین لە خۆر بە کەماڵاوایی منیش وەک تۆ لە ئاسمانی ناومێدی دەڵاوێڵم وەک تۆ بەهاری ژیانی تەمەن کورتی جێ ئەهێڵم وەک تۆ بەهاری ژیانی تەمەن کورتی جێ ئەهێڵم